ڕۆژی 11/7 یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکانە وەکو خشتەی وە ڕاگەیەنراوە و ئەو ڕۆژە بە ڕۆژێکی جێگیر هەژمار دەکرێت و تاقیکردنەوەکان لە ڕۆژی 11/7 ئەنجام بدرێت بۆ قۆناغی 12 ئامادەیی بە هەموو بەشەکانیەوە وێژەیی زانستی پیشەیی واروها خوێندنی ئیسلامی. بەڕێوەبەراتی گشتی ئەزموونەکان ڕێنمایی پێویستیان دەرکردووە بۆ ئەو قوتاب بە هیوای سەلامەتی بۆ هەموو قوتابیان و خوێندکاران و هەموو خەڵکی کوردستانیش، بەڵام بەڕێوەبەراتی گشتی ئەزموونەکان ڕێنمایی پێویستیان دەرکردووە بۆ ئەو قوتابیانەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆناون و ئەو قوتابیانە ئەگەر هاتوو ناتوانانی لە 11/7 تاقیکردنەوە ئەنجام بدەن دەتوانن لە 1 تاقیکردنەوە ئەنجام بدەن و لە هەردوو حاڵەتەکەشدا ئەگەر ئەو قوتابیانە ناتوانین تاقیکردنەوە ئەنجام بدەن ئێمە خولێکی تایبەتیان بۆ بکەینەوە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان بۆ وەکو ئیستحقاقێکی خۆیان و وەکو قۆناغێکی چارەنووساس ئەو بابەتان نەفەوتێت. بەڵام ئەمەوێت تەئکید لێرە بکەمەوە ئێمە تەنها ڕای فەرمی وەزارەتی تەندروستی لەم بابەتە وەرەگرین، واتە ئەگەر قوتابیەک بە هیوای سەلامەتی بۆ وڵای ئەگەر قوتابیەک هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو نەیتوانی لە 11/7 تاقیکردنەوە بدا، دەبێت ئەوە لە تۆمار و داتابیسی وەزارەتی تەندروستی تۆمار بێ، چونکە دوا ئاماری فەرمی ئێمە لە وەزارەتی تەندروستی وەرەگرین، نەک لە لیژنە پزیشکیەکان، نەک لە بنکە تەندروستیەکان. دەبێت داتابیسی وەزارەتی تەندروستی ئەو ناوانەمان پێ بدەن کە قوتابی بوون و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون و ناتوانێت تاقیکردنەوە ئەنجام بدەن.